ئێستاش ئەنەسی تەمەن 12 ساڵ هەموو ڕۆژێک چاوەڕوانی گەڕانەوەی باوکێتی لە دەوام. بەڵام بەیانیەک لە ماڵ دەرچوو ئیتر گەڕانەوەی نەبوو. خالید محەممەد ناسراو بە شێخ سەردار یەکێک بوو لە پاسەوانەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ 21 ئەم مانگا دوای ئەوەی دۆخی تەندروستی تێک دەچێت بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی دەکات. هاوسەر و منداڵەکانی لەسەر گڵکۆکەی بە چاوی گریانەوە بازلەوە دەکەن. خالید نمونەیەک بوو لە پاکی و لە پێناو خۆشگوزەرانی خێزانەکەیدا هەمیشە هەوڵی بێوچانی داوە. مردنی ئەم مردنێکی شکۆدار بوو بەڕاستی. بەیانی هیچ کێشەیەکی نەبوو. کاتێکم زانی تەلەفۆنێکم بۆ هاوپیان وتم ئاگاداریان کردمەوە کە هاوسەرەکەت تووشی حاڵەتێک بووە. ئیتر ئێمەش چوین بەدەنگەوە کە چوین وەفاتی کردبوو. پیان وتین جەڵدێلی داوە. هیچ کێشەیەکی نەبوو، تەنها پیان وتین دەستی بەسەرەوە گرتووە و بە هێواشی خۆی دانیشتووە. هەر ئەوە نەباسی مردنی بەو شێوازە. ئەنەس کاکوڕە پسکۆلەی ئەوە هەموو ڕۆژێک چاوەڕێی ئەکرد سێری کاتی داوامەکەی ئەکرد دەقە بە دەقایی و دایکە سەعادەوە نێ دایکە ئەوەنە دەقەی ماوە بۆ باوکەم. دایکە ئەوەنە دەقەی ئەگەر یەک ڕۆژ تۆزە درەنگ بکەوتایە ئەیوە دایکە تەلەفۆنەکەم بۆ بکەرەوە ڕەمزەکەیم بۆ بکەرەوە تەلەفۆنی بۆکەم بزانم بۆچی باوکم نەهاتەوە. باوکی خالید باز لەوە دەکات منداڵەکانی بە جۆرێک پەروەردە کردووە کە هەمیشە ڕێگەی ڕاست بگرنە بەر و هیچ کاتێک خەڵکی گلەیی نەبووە لەیان و ئازاریان بۆ کەس نەبووە. دڵی کەسی حاجز نەکردووە. ئەنجا ئەو من گلێم هەلیان یەک منداڵ نەگلەوێدەوەکانی کەس گلێم نەبووە، خراپ نەبوون. ئیسی چی بەرنامەیەکم بۆ دا بنانە ئەو کوڕان لەدەی دەرنەیە چوون. خالید محەممەد هەمیشە لە ئەرکەکەیدا بە دڵسۆزی کاری کردووە. هەواڵی مردنی هاوڕێ و کەس و نزیکەکانی غەمبار کردووە. لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش مردنەکەی دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ دەڵێت هەرچەندە ماوەیەکی کەمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ دەست بەکار بووە، بەڵام سەرسام بووە بە ڕەوشت و هەڵسوکەوتی خالید محەممەد. ئەوەندەی من ئەم چەند مانگە لێرە لە تۆڕی میدیایی تەعاملم لەگەڵا کردو و بینیومە نمونەی پیاوێکی سڕاست و پاک و هێمن و بێوەی و خاوەنی ڕەوشتێکی زۆر جوان، خاوەنی مامەڵەیەکی زۆر جوان، چ لەگەڵ ئێمە کە ئەمان بینی، چ ئەوەندەی کە من دیقەتم ئەیە لەگەڵ کارمەند و تەنان لەگەڵ هاوڕەکانی خۆی لە دەستەی پاسەوانی نمونە بوو. بەڕاستی ڕۆژانە ئەگەر بەهاتمایە کاک شێخ سەردار لەوێ بواە لەگەڵی ئەوەستام قسم لەگەڵە کرد هەروەکو چۆن لەگەڵ باقی پاسەوانەکانی تر ڕۆژانە کە من دێم لەگەڵیانە وەستم و سەلام و هەواڵپرسیشیانەکەم ئەوش بە هەمان شێوە و بە تایبەتر ڕۆژانە ئەگەر قسەیەک یا باسێک هەبووە وەستام لەگەڵی قسە و باسمانە کرد. تەنانەت ئەو ڕۆژە بیزات بەداخەوە پێش وەفاتەکەی کە هاتم مەخڕوتێکی مرور لە شوێنی سایرەکەدان رابوو پێشەوەی من داوەزم ئەو مەخڕوتەکەی لابر تر هاتم سەلامێکم لێ کردوتم کاک شێخ سەردار پێم خۆش نییە ئەو مەخڕوتە لای بێ خۆم داوەزم لە سایرەکە لایبم تۆ عەزیەت مەکێشە زەحمەت مەکێشەوە ئەرکی تۆ نییە ئەرکی خۆمە. وتی نا بەداخەوە مامۆستا من ئەوە بە ئەرکی خۆمی ئەزانم و دڵخۆشم بەوەی کە خزمەتی برا گەورەکانم کەم خزمەتی ئێوە بکەم. بەرپرسی پاسەوانەکانی بارەگاکانی کۆمەڵ دەڵێت خالید محەممەد یەکێک بووە لە پاسەوانە دڵسۆزەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ و هەمیشە پابەند بووە بە کار و دەوامەکەی. کا خەلیل پیاوێکی دامەزراو بوو، پیاوێکی ڕازگۆ بوو، پیاوێکی لەسەرخۆ بوو، سیفەتی جوانی زۆر و بەڕاستی خۆی گەورە لی خۆش بێ لە دەرەجەی عالی بێ. سیفەتە جوانەکانی وای لێ کردبوو کە هەموو ڕفیقەکانی خۆشی بوون، لە داوامە مەزبوط بوو، کەم تەرخەمی نەبوو، پیاوێکی لەسەرخۆ و هێمن بوو. خالید محەممەد ناسراو بە شێخ سەردار لە ساڵی 1990 چۆتە هێزی سلێمانی لە تیپی شەید محەممەد و تا ساڵی 2003 بەردەوام بووە. لە دوای ساڵی 2003 وەکو پاسەوانی بارەگاکانی کۆمەڵ دامەزراوە و لە ساڵی 2016 بووە بە پاسەوان لە تۆڕی میدیایی کۆمەڵ. سەر لە بەیانی 21 ئاب بەهۆی نەخۆشی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستدا و لە دوای خۆی 3 منداڵی بەجێهێشت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.